بەردەوامی قەیرانی دارایی ئاستەنگی لە بەردەم هاتوچۆکردنی مامۆستایانی دەرەوەی شار لە پارێزگای هەڵەبجە دروست کردووە. ئەوان داواکارن ڕاژەکانیان بگوازرێتەوە بۆ هەڵەبجە چونکە ماوەی یاسایی خۆیان لە دەرەوەی شار لە سنووری پەروەردەکانی سێ سادق و پێنجوێن تەواو کردووە. ئەو موچەی ئێستا وەریدەگرن بەشی ژیانی ڕۆژانە و بەردەوامی هاتوچۆکردنیان ناکات. مامۆستامانەیە 13 ساڵ 12 ساڵ 10 ساڵ ئەتوانم بڵێم هەموو مامۆسایانی کە لێرەیە ڕاوەساون هەمویان ماوەی قانونی خۆیان تەواو کردووە. جا لە ڕاستیە ئێمە کاڕووین داواکەین لە پەروەردە بەڕێزەکان ئەو کاتەی کە تۆ 4 ساڵە هەیە 4 ساڵ و نیویشە هەبێ هەرگیز بەو ناکەن بەس ئامادەیە 5 ساڵ دوای ئەوەش 6 ساڵ دوای ئەوەش بە هیچ جۆرێک گواستنەوە بۆ تۆ نەکا. بۆیە ئێمە ئەم مامۆسایانە بڕیارمان ناوە ئەگەر گواستنەوەمان بۆ نەکرێ بەڕاستی لە ماوەیەکی بڵێم 2 هەفتە 3 هەفتەی ترا بەنیاز نین دەوام بکەین. هەر ساڵە گۆڕانکاری لە نەقڵەکان ئاکرێت بڵێم بۆ نمونە پار نەقڵەکان کە کراوە لە ساڵەکانی سیوەکی 12 بۆ 2006 نەقڵ کراوە ئێستا 2007ەکان و بەشێ لەو مامۆسانەی کە یان مۆڵەتیان کردووەی بێموچەیان ئەو مامۆسانی کە تەنسیم و مۆڵەتی دایکاتی نەقڵیان بۆ نەکراوە کێشێکی زۆر لە هاتووە هەیە لەبەرەوەی کە مامۆسا ئەوەی کە پێ ئەدرێ موچەکەی بەشی ئەوەی ناکا کە هاتووە بکات. هاتوچۆکەین بۆ 3 سایق بۆ پێنجێن مامۆسامان هەیە 10 ساڵە هاتوچۆکە هێشتا بە شێوەیەکی زۆر باش ئاور لە داواکاریانی مامۆسا نەدراوەتەوە. بارگرانێکی زۆر دروست بووە بۆ مامۆسایان بەڕاستی ئەمە وەزع نییە مامۆسایەتایە لە توانامانە نیە ئەمە بە 400,000 100,000 بدەین بەکرێ پاس ئەیچی بۆ ناڵمان بمێنێتەوە کە تۆ ئەچیدا ئەمەزرەی فۆرمێکت پێ پڕەکەنەوە کەوا 5 ساڵ داوای گواستنەوە نەکەی. ئێستا مامۆسامان لەگەڵە لە 9 ساڵ و 10 ساڵیش تێپەڕیەوە و ئێستا یعنی بەلایەنەوە سەیرە داوای گواستنەوەکە. نەبوونی دامەزراندن گرفتی بەردەوامی گواستنەوەی ڕاژەی مامۆستایانە بۆ هەر گواستنەوەیەکیش پەروەردەی سێ سادق داوای جێگرەوە دەکات. بەدیلیان بۆ داهێنن ئەویش بەدیلەکە تەنها بە وانەبێژە بێت بەداخەوە هەرچەنە ئەوە حاڵەتی کاتی و ئەبێ ڕایکەین لەبەر خاتی مامۆسایان ئەگینا خۆی ئەبێ لە ڕاستیە کە نەقڵ ئەکرێ ئەبێ دامەزراندن هەبێ و بەدیلێکی هەبێ جێگرەوە بخرێتە شوێنی بۆی پرۆسی پەروەردە پەکی نەکەوێت. بەڵام ئێمە لە ناچاری لەبەر خاتی و مامۆسایانی کە هاتوچۆکەن تۆزێ یارمەتیان بین و ئەو لۆدە کەم بکەینەوە لەسەر پەروەردەکەمان هاوکار بین بۆیان. گواستنەوەی ڕاژەی مامۆستایان لە سنووری پەروەردەی سێ سادق لە 19 نۆڤەمبەرەوە دەستی پێکردووە. بڕیارە بە 3 قۆناغ بە پێی خاڵبەندی داواکاری مامۆستایان بۆ گواستنەوەی ڕاژەیان جێبەجێ بکرێت. بەم شێوازەش بەشێکی زۆر لە مامۆستایان سوودمەند دەبن لە گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سنووری پەروەردەی پارێزگای هەڵەبجە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.